سکرتێری گشتی ناتۆ هۆشداری دەدات و دەڵێت پوتین هەر بە داگیرکردنی ئۆکرانیا ڕازی نابێت. ئەمڕۆ پێشەمە یانس ستۆلتەنبەرگ سکرتێری گشتی ناتۆ ڕایگەیاند مەترسیەکی ڕاستەقینە هەیە ئەگەر ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە ئۆکرانیا سەر بکەوێت، هەرتەنها بە داگیرکردنی ئەو وڵاتە ڕازی نەبێت. ستۆلتەنبەرگ جەختی لەوەش کردوتەوە کە ئەم ئەگەرە دەبێت هاوپەیمانانی ئۆکرانیا لە ناتۆ هاند بدات بۆ بەردەوامبوون لە پشتیوانیکردنی کیێڤ لە ڕووی سەربازیەوە. لە درێژێ قسەکانیدا گوتی ئەگەر پوتین لە ئۆکرانیا سەرکەوتن بەدەستپێنێت مەترسیەکی ڕاستەقینە هەیە کە دەستدرێژەکەی لەوێ کۆتایی نەیەت. پشتگیری ئێمە بۆ ئۆکرانیا و وەبەرهێنانە لە ئاسایشەکەماندا دەشڵێت نابێت دۆخینە هەمواری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وامان لێ بکات سەرنجەکانمان لەسەر ئاسایشی ئەوروپا و شەڕی رووسیا و ئۆکرانیا کەم بکاتەوە، چونکە پارێزگاریکردن لە ئۆکرانیا واتە پاراستنی ئاسایشی ئەوروپا. ئەم لێدوانەی سکرتێری گشتی ناتۆ لە کاتێکدایە ئەمڕۆ پێشەمە پوتین ڕایگەیاند کە ئاشتی لەگەڵ ئۆکرانیا تەنها کاتێک دێتە دی ئەگەر مۆسکۆ ئامانجەکانی خۆی لەو شەڕەدا بەدەست بێنێت کە 2 ساڵە بەردەوامە. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا پوتین گوتی ئەگەر ئامانجەکانمان بەدی هات ئارامی دروست دەبێت. بیرتان دەخەمەوە تێکشکاندنی نازیزم و چەکداماڵین و بێلایەنکردنی ئۆکرانیا ئاشتی لە ناوچەکەدا دروست دەکات. پوتین جەختی لەوە کردەوە کە رووسیا سەرەڕای گەمارە ئابوووریەکانی ڕۆژئاوە و ئەو گۆشەگیریە سیاسی ڕوبەڕووی دەبێتەوە بەهۆی هێرشەکەی بۆ سەر ئۆکرانیا توانای بەردەوامی و بەرەو پێشچوونی هەیە. خاڵە بەهێزەکانی وڵاتەکەشمان بریتین لە یەکگرتووی بەهێزی کۆمەڵگای رووسیا و خۆڕاگری سیستەمی دارایی و ئابووری و گەشەسەندنی توانای سەربازیەکانمان.